هێرشە درۆنیەکان و لێکەوتەکانیان. هێرشە درۆنیەکان کام لایەنانی لە پشتەوەیە و ئامانجەکانیان چین؟ کاریگەریە سیاسی و ئابوووریەکانی ئەو هێرشانە چین؟ کاردانەوە نێودەوڵەتیەکان لەباری هێرشەکانەوە چین؟ بۆ ئەم راپۆرتە شیکاریان لەگەڵمان بن. ئەحمەد ڕەسوڵ نووسیوێتی لە ساڵانی ڕابردوودا هەرێمی کوردستان بووەتە ئامانجی بەردەوامی هێرشی فڕۆکە بێ فڕۆکەوانەکان لەلایەن وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران بە پاسایی بە ئامانجگرتنی لایەنە سیاسی و چەکدارە نایارەکانیان. هێرشەکان لێککەوتەی سیاسی و ئابووری و مرۆیی بەرچاوی لێککەوتووەتەوە و کاریگەری هەبووە لەسەر ئاسایشی هەرێمەکە و سەروەریەکەی. ئاماژ نیگەرانی لێککەوتووەتەوە لە ئاستی ناخۆی هەرێمی کوردستان و ناوچەی و نێودەوڵەتیدا. تورکیا بە پلەی یەکەم دێت لە بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستان و پێشێلکردنی سەروەری خاکی هەرێمی کوردستان بابیانی و ڕوبەڕووبوونەوەی هێزە چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە. ئۆپراسیۆنەکان و هێرشە درۆنیەکانی تورکیا زیانی گەورەی ئابووری، مادی و مرۆیی و ژینگەیی بە هەرێمی کوردستان گەیاندووە. لەم دواییانەشدا سەرباری ڕاگەیاندنی ئاشتی و پرۆسەی چارەسەری لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلان، بەڵام هێشتا هێرشەکان بەردەوام. لەلایەکی ترەوە ئێران لە چەند ساڵی ڕابردوودا چەندین جار موشکبارانی هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی کردو بابیانی بە ئامانجگرتنی لایەنە سیاسیە کوردیە نایارەکانی. ئێرانیش هەندێک جار لە ڕوبەڕووبوونەوەی ئەو لایەنانەدا بە تایبەتی لە کاتی ناڕەزایەتیە جەماوەریەکانی ناسرا بە شۆڕشی ژینە سوودی لە فڕۆکەی بێ فڕۆکەوان بینی. شەپۆلێکی نوێی هێرشە فڕۆکە بێ فڕۆکەوانەکان لە سەرەتای مانگی تەموزی 2025 بوو. نزیکەی 20 هێرشکرایە سەرژێخانی نەوتی هەرێمی کوردستان کە کێڵگە نەوتیەکانی لە سەرانسەری هەرێمی کوردستان کردە ئامانج. ئەم هێرشانە کاریگەری گەورە و هەمەلایەنیان هەبوو. لێرەدا وردەکاری هێرشەکان دەخینە ڕوو لە دیاریکردنی ئەو پێگە و کێڵگانەی کراونە ئامانج و زیانیان بەرکەوتووە. کێڵگەکانی تاوکێ و پێشکەبیر کە لەلایەن کۆمپانیای DNO نەرویجیەوە بەڕێوە دەبرێن. کێڵکەی سەرسەنگ لەلایەن کۆمپانیای HKN ئێنەرژی ئەمریکیەوە بەڕێوە دەبرێت. کێڵگەکانی خورمەڵە و عین سێفنی نزیک هەولێر و دهۆ. ئەم هێرشانە زیاتر لە 160 بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستانیان ڕاگرتووە و بەرەمێنانی نەوت بە ڕێژەی 150,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەمی کردووە. کاریگەری ئابووری و سیاسیەکان. ئەم هێرشانە تواناکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی دەخەنە بەردەم تاقیکردنەوەیکی سەختەوە لە پاراستنی سربەخۆیی سەروەریدا. هەرچەندە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە بەیاننامە سەرکۆنەی ئەو هێرشانەیان کردووە، بەڵام پارچە پارچەبوونی کایی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان وەهای کردووە پیشاندانی هەڵوێستێکی هاوبەشی یەکگرتووی نیشتیمانی ئاسان نەبێت، بە تایبەتی کە لەم هێرشانی دواییدا بۆ سەر کێڵگە نەوتیەکانی هەرێم بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە دەکرێت بۆ هێزە چەکدارە شیعەکانی نزیک لە ئێران. لە کاتێکدا بەغدا ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و بەبێ بەڵگا ناویان دەبات. لە پەیوەند بە هێرشەکانەوە دوای ئەوەی پەرلەمانتارانی کورد بایکۆتی دانیشتەکەیان کرد، پەرلەمانی عێراق نەیتوانی تاوتوی هێرشەکان بکات. هەندێک لە شیکەرەوەکان هێرشەکان وەکو بەشێک لە هەڵمەتی فشارکردنەکان لێک دەدەنەوە کە پەیوەستە بە ناکۆکی نێوان هەرێم و بەغدا و تارخانکردنی بوجە و پەیوەندیەکانی هەولێر لەگەڵ کۆمپانیا ڕۆژاواییەکان. هێرشەکان هاوکات بوون لەگەڵ دانووسان و ڕێکەوتنی هەولێر و بەغدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت و ڕەوانەکردنی موچە لە بەغداوە بۆ هەرێم. لێرەدا ئاماژە بکرێت بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە بە قەیرانێکی ئابووری قورس و ئیفلیجیەکی داراییدا تێدەپەڕێت. فەرمانبەرانی کەرتی گشتی و حکومی لە هەرێمی کوردستان لە دوای مانگی نیسانەوە کە بەرەو نزیکەی 3 مانگ دەچێت هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. سەرباری هەڵاوسانی نرخی کاڵا و خواردەمەنی و پێداویستیەکان، جوڵەی بازار و بازرگانی گەیشتووە بە ئەو پەڕی لاوازی و دۆخی دەستگا حکومیەکان و خزمەتگوزاریە گشتەکان نزیکە لە وەستانەوە. لەبەرەوەی ئابووری هەرێم بە پلەی یەکەم و سەرەکی پشدەبەستێت بە داهاتی نەوت. لەبەرەوە ئەم هێرشانە وەکو پێشتر ئاماژەی بۆ کرا زیاتر لە 160 بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستانیان ڕاگرتووە و بەرەمێنانی نەوت بە ڕێژەی 150,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەمی کردووە. کاریگەری گەوری لەسەر هەرسێنانی زیاتری ئابووری و دارایی هەرێم دەبێت.
کاردانەوە نێودەوڵەتیەکان. ئەمریکا هێرشەکانی سەرکۆنە کرد و داوای لە بەغدا کرد کۆمپانیا نێودەوڵەتیەکان و سەقامگیری کێڵگە نەوتیەکان و ناوچەکە بەگەشتی بپارێزێت. دوابەدوای هێرشەکان نرخی نەوت بۆ هەر بەرمیلێک $1 بەرز بووە. ئەمەش گوزارشتە لە دڵەڕاوکەی بازاڕی جیهانی. دەرەنجام هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکان بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق هەڕەشەی گەورن لەسەر ژێرخانی ئابووری و جێگیری سیاسی و ئەمنی هەرێم و عێراقیش. تێپەڕبوونی ئەم هێرشانە بەبێ بە دوواداچوون و لێپرسنەوەیەکی بەهێزی سیاسی و دیبلۆماسی ناوچەی و نێودەوڵەتی دەرەنجامی زنجیرەی زیانی گەورە و کارەساتباری بۆ هەرێمی کوردستان و عێراق لێ دەکەوێتەوە.